شعر ترابنگیز رضا شاعری شاکی سرداری گلایا حضرتی کا كأحمدي شيخا أرامي دلا حضرتي كا شيخ معرفي نودي باوكي كاغ أحمدي شيخ یەکێک بۆ لە زانە و پیاوچاکە ئاینیەکان کە دامەزرێنەری مزگەوتی گەورەی سلێمانیە. لە کاتێکە کە خەڵکی بەهۆی ئەوەی کە کەسێکی زانە و لەخوا ترس بووە ڕۆیان کردوتە ماڵەکەی و ڕۆژانە دوعا و نزای بۆ نووسیون و بەهۆی دوعا و نزاکانی شێخ معرفەوە خوای گەورە مناڵی پێبەخشیون. کاتێک تەمەنیان هەڵدەکشێ و دەگاتە تەمەنێکی زۆر شەوێکیان شێخ معرف کە هەڵەسێ بۆ شەو نوێش سەیرەکە هاوسەرەکەی بە کوڵ دەگری لەسەر بەرماڵ لێ پرسێ بۆچی وا ئەگریت؟ ئەویش لە وەڵامە پێی ئەڵێت وەڵڵاهی بۆ ئەوە ئەگریم کە ڕۆژانە خەڵک ڕوو ئەکاتە ماڵەکەمان و دوعا و نزایان بۆ ئەنووسیت و بەهۆی دوعا و نزاکانی تۆوە خوای گەورە مناڵیان پێ ئەبەخشێت. بەڵام وا تەمەنمان هەڵکشا و ساڵانێکی زۆرمان تێپەڕاندووە بەبێ ئەوەی نووزەی مناڵک لە ماڵەکەماندا هەبێت. شێخ معرفیش لە وەڵامدا دەڵێت خۆشم دڵم کزەی دێت بۆ ئەوەی کە نووزەی مناڵک لە ماڵەکەمانە هەبێت، بەڵام شەرمەکەم داوا لە خوای گەورە بکەم و دەترسم ئەگەر داوای مناڵ بۆ خۆمان بکەم خوای گەورە ئەم بەهرەیەم لێ وەربگرێتەوە. هەر بۆیە بەو خەم و خەفەتەوە خەویان لێکەوێ و شەو شێخ معرف خەو بە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ئەبینێت و یەتە خەوی و مژدەی ئەوەی ئەیاتێ کە کوڕێکیان ئەبێت، کوڕەکەش ناو ئەنێن کاگ ئەحمەد. ئالەمەوە ئەو ناوە دیارە هاتۆتە کایەوە کە بە خەڵکی شێخ فڵان و شێخ فڵان ئەوترێت، بەڵام تەنها کاگ ئەحمەدی شێخە کە پاشگیری شێخی هەیە لە جیاتی ئەوەی کە پێی بوترێ شێخ ئەحمەد. بۆیە هەر لەسەر ئەو ناوەی کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ناوی ناوە، خەڵکیش لەسەر زاری پێغەمبەر درودی خوای لەسەر بێوە ئەڵێن کاگ ئەحمەدی شێخ. الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بردان أمشي هناك أمام الليل أمام مزار مرخدي كاغ أحمد الشيخ. كاغ أحمد الشيخ رضا ورحمة خوالي به وقت أولياء بقوة بوا أولياء وبيعشاق وبيعش مبارك و تابعي سنته وعزب يعني لقال أساس سنة وشريعة الإسلام الجياوة يعني لو العصر خويا لو عساك أيتي الجياوة عصر شيء تشاقبو يعني عساك عصر شيء تشاقبو مسلمانان ليكوبونه يكم خليفيك هبوا خليفة شيخ حسن خليفة شيخ حسن في خالد سواربه لدواء شيخ عبد الكريم كزنزاني أما أنا أميان خليفة كاغ أحمد الشيخ بونو إرشاد ديني عكردوه براستي بخواب صلحاون دا إرسال يمش كلا لم عسلا ما بينه كديم وزيارة بمزارة وزيارة دينو وأوديك إن شاء الله خوي ولا رحم بأمر كاو كاغ أحمد الشيخ بخوشويست وبأما قبول بكا. کاگ ئەحمەدی شێخ زانایەکی ئاینی بوو و یەکێکە لە ناودارانی طریقەتی قادری. ناوی تەواوی ئەحمەد معروف سەید مستەفا سەید ئەحمەد سەید محەممەدە. ساڵی 1270 کۆچی بەرامبەر بە 1792 زاینی لە گەڕەکی شێخانی ئێستای شاری سلێمانی لەدایک بووە. کوڕی شێخ معرفی نۆدەیە، دایکی ناوی عائیشە خانە. ئافرەتێکی لەخوا ترس و پارێزگار بوو و هیچ کاتێک بەبێ دەستنوێش شیری بە کاگ ئەحمەد نەداوە. سەرچاوە مێژوویەکان باس لەوە دەکەن کە لە ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا کاگ ئەحمەد
بە منداڵی بە هیچ شێوەیەک شیری نەخواردووە هەتا ئەو کاتەی بانگی شێوان دراوە و کاتێک دەستی کردو بە شیر خواردن دایکی بەوە دازانیوێتی کە کاتی بانگە و کاتی ڕۆژ و شکاندنە. کاک ئەحمەدی شێخ چونکە شێخ معرفی باوکی پیاوێکی زانا بووە سەرەتا کتێبێکی شێعری بە ناوی ئەحمەدی بۆ نووسیوە کە بە شێوازی هۆنراوە فێربوونی زمانی عەرەبیە و تا ئێستاش وەک کتێبێکی گرنگ لە ناو فەقیهان و هۆکارێک بۆ فێربوونی منداڵان سەیر دەکرێت. کاک ئەحمەدی شێخ لای باوکی قورئانی خوێندووە لەگەڵ کتێبە وردەکانی ئەو سەردەما دواتر و لەگەڵ زیادبوونی تەمەنیدا دەستی کردووە بە خوێندنی نەحو و سەرف کە دوو زانستی گرنگی زمانی عەرەبین. بەردەوام بووە لە پرۆسەی خوێندنی ئاینی و پلەکانی زانستی بڕیوە و بووە بە زانایەکی باش بۆیە مۆڵەتی مەلایەتی وەرگرتووە. دواتریش ئیرشادی طریقەتی قادری لە باوکی وەرگرتووە و لە هەردوو بواری طریقەت و شەریعەتدا خزمەتی کردووە. لە هەمان کاتیشدا دەستی داوەتە نووسین و وانەوتنەوە بە فەقێ و ئەو کەسانەی بە دوای زانست و فێربووندا گەڕاون و فێرگەیەکی بۆ ئەو مەبەستە کردوێتەوە. ئەم مەدرسەیە کە دروست بووە بۆ حافزەکان مەسەفی لەسەر کاک ئەحمەدی شێخ بووە. ئەنجا زۆر لە حافزەکان لە ئێرانەوە هاتوون و لە شوێنی کەوە هاتوون بەڵام لێرە ماونەوانە یەکێک لەوانە کە ماوەتەوە مامۆستا مەلا عەبدوڵڵای حافظ بووە حافظ القورئان ئەوە ماوەشتا جا هیوادارم ئینشاءڵڵا ئەو بەرەکەت و ڕەحمەتە بە هەموو موریدەکانی و بە هەموو دەریۆشەکانی بگە. جا ئێمە کە خۆمان بە موریدی ئەمان دەزانین من بۆ خۆم زانیم لەگەڵ حاجی شێخ ئیبراهیمی قاریکەرەم و لەگەڵ لەسەر وەرەسەی شێخ حەسەنی پیری خەرسێوار من دەروێشی ئەوێم و موریدی ئەوانم. خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکاو لە بەڕایەم زەمانە بمان پارێزێ و خوای گەورە بە خۆشەویستی خۆی و بە گەورەی خۆی و ئەسماء الحوسنای خۆی لێمان خۆش ببێ و لەم مانگی ڕەمەزانە و لەم بەرەکەتە گەورە خوای گەورە ڕەحم بە ئێمە بکا و ئەم خۆشەویستیەمان لە قیامەتا لەگەڵ ئەم پیاو چاکانە بێ ئینشاءالله. الحەشر مع من أحب حەشر لەگەڵ ئەو کەسانەیە کە خۆشت دەوێن یا ئینشاءالله ئێمە ژەمانەمان خۆش دەوێن لەگەڵ ئەوانە حەشر دەکەین. بێجگە لە کاری طریقەت و وانەوتنەوە و ئیمامەت و وتاربێژی کاک ئەحمەد ڕۆژانە کۆڕی ئامۆژگاری هەبووە و خەڵکی لە ئاین و کاروباری ژیان هۆشیار کردوتەوە. هەروەها بەردەوام نووسراوی ناردووە بۆ شار و گوند و کۆچەریە دەوارنشینەکانی ناوچەکە کە بە مەکتوبات ناسراون بۆ ئەوەی لە ڕەگ و لەقەکانی ئاینی ئیسلام حاڵی و شارەزاییان کات و ڕێگەی ڕاستیان بۆ ڕوون کاتەوە. هاتم بۆ ئەم مەزارەی بۆ ئەم مەرخەی حاجی ئەحمەدی شێخ لێرە زیارەتم کرد و دوایی لە دلی خۆشم ئەوە نەبێ وڵێ باش کتمە بووە شێخ لەتیفیان لێرە نەناسرایە یعنی بە خەیاڵی خۆم بە پیا باشم نازانی وڵا شەوێ خەوتم لە خەومە هاتم بۆ مزگەوتی گەورە شێخ لەتیف لە لای هینەکە ڕاوەستا بوو لای منارەکە دەستێک ڕانگە چۆقی جوانی لەبەر بوون و مشتی و جامانەی تێگەڵ باڵدا بوون و سەلامێکم لێ کرد سەلام لە حاجیان وتی ئەوە بۆ شوێکی وتم هاتم بۆ زیارەت وتی تۆ ڕێگای ئێرە نییە وتم بۆ وتی خەیالە خراپ بەکەی شێخ لەتیف ئەوەی فەرموو منیش وتم جا خۆبان ئاخرات ئاز خراپەکەم چییە وتی خەیاڵی خراپەکەی بەرامبەر بە خەڵقی بەرامبەر بە پیاوانی موسڵمان وەڵام منیش وتم هەر ئێستا ڕێگام نییە بچم وتی بەخوا وتی مریدی کوێی وتم وەڵام مریدی قادرکەرەمە وتی دەرلەبەر خاڵی شێخ حەسەن بڕۆ بەڵام وەختێک کە ئاسیوی لەژێر ئەو ئانەی هینی هەبوو حەوزەکە بوو لای حەوزەکە لەژێر چخمەکە سێ کەس دانیشتون یەکیان عەرەبە چۆ دەستیان زیارەت کرد داوای خێریان لێ بکە و وەڵام منیش هاتم هەر سێکیان زیارەت کرد و ئەنجا لێیان پرسیمە تینوو نییە وتم باوەتە بەرە وەڵات تینوشمە وتیان دە بڕۆرە خوارەوە دەوێ ئاوەکە بخۆرەوە و کەچوومە خوارەوە عینی چۆن
ئاوی زمزم لە خوارەوەی ئاوە دەوێ ئاردی چوو زیارەتەکەم کردنەوە ئاوەکەشم خواردەوە و هاتمە دەرەوە ئێتی تەبریە بووم ئینشاءالله خوا لەم لاژ تەبریەمان کە. بەپێی سەرچاوەکان کاک ئەحمەد 99 مەکتوبی نووسیوە و نردوێتی بۆ شوێنە جیاجیەکان و نێردراوەکانی ڕاستپاردووە ئەو مەکتوباتانە بنووسنەوە و ڕێنمویی خەڵکی پێ بکەن. ئەوەی پێویستی موسڵمانان بوو بێ لە ڕووەکانی ئاینی و کۆمەڵایەتی و ئابووری کاک ئەحمەد لە مەکتوباتەکاندا ڕوونی کردوتەوە سەبارەت بە کاروباری ڕۆژانەیان و پابەندبوون بە بنەماکانی ئاین و چارەسەرکردنی کێشەکان و چۆنێتی پێکەوە ژیان. سەرجەمی مەکتوباتەکانیشی بە زمانی فارسی نووسیوە کە لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا لەلایەن مامۆستا عەبدولکەریمی مدەڕیسەوە بەشێکیان کۆکراونەتەوە و دواتر بە ناونیشانی مەکتوباتی کاک ئەحمەدی شێخ لە شاری بەغدا لە چاپ دراوە. طبعا حەزەتی حاج کاک ئەحمەدی شێخ معلومی جەنابتانە کە کوڕی حەزەتی شێخ معروفی نێودێ بوو سیسیلەی مبارەکیان نەچێتەوە سەر شێخ محەمەدی نێودێ و سەر شێخ ئیسا و شێخ موسای بەرزنجە. حاجی کاک ئەحمەد زاتێکی گەورە و زانا و خوێنەوار بووە. حەزەتی حاجی کاک ئەحمەد یەکێک بۆ لەو زانا گەورانەی کە لە کوردستانە یەکێک لە قوتابیەکانی با بڵێن کە لە دوای خۆی کە جێماوە زۆرن قوتابیەکانی. حەزەتی شێخ حەسەنی خەرەچیەوارە، شێخ موحسینی گاپیۆڵۆنە، شێخ عەلی دۆزەغدەرەیە، زۆرن لە خەلیفە و ئەوانەی کە لە دوای خۆشی جێماون کە هەتا ئێستا بارەگا و مەقامەکانیان بەردەوامە و جێگای عیلم و تەدریس و خواناسی و خزمەتی هەژارانە کە تەکیەکانەکە با بڵێن لە کوردستانە. حاجی کاک ئەحمەدی شێخ ئەم زانا گەورەیە لە مەقامی حەزەتی حاج کاک ئەحمەد کە ئەم شوێنە پێی ئەڵێن لەم جێگا بووە تەدریسی کردووە لە دوای باوکی کە حەزەتی شێخ معروفی نۆدەیی بووە و لەم شوێنە ژوورەی خۆیان کەیسەتیان مەدفونەمە حوزرە بووە خزمەتی دین و شەرع و تەدریسی کردووە با بڵێن بۆ پێگەیاندنی علومە شەرعیەکان بە فێرخوازانی ئەو زەمانەی خۆی. و لە دوای ئەوەیش مەدرسەی نابینایی دامەزراندووە لە مزگەوتاکە لە ئەفغانستانەوە ئەگەڕنەوە مەشهورەکە لێوە مدەڕیس و مامۆسای نابینایی هێناوە لێرە دەرسی بەم نابینانە و تۆ لە بەرەوەی فێری تەدریسی قورئان بن و حیفزی قورئان بکەن. لەو زەماناڵێن هەموو ماڵێکی سلێمانی حافظ قورئانێکیان کردووە قورئانیان بۆ بخوێنێ لە بەرەوەی لە پیشەی ئەوەی دوورکەونە خەڵک خێران پێ بکات. ژیانی بۆ دابین کردوون لە ڕێگەی قورئان خوێندنەوە بە خزمەت هەم بە قورئان و هەم بۆ خۆشیان کە خەڵک خزمەتیان بکات. و حەزەتی حاجی کاک ئەحمەدی شێخ دواتر چێشخانەی خێرخوازی دامەزراندووە لە مزگەوتا کە هەتا ئێستاش الحەمدوللا بەردەوامە ڕۆژانە هەزاران کەس سوودمەند دەبێت لێرە لە ڕەمەزانە بەزەبێتەوە بە 3-4 هەزار کەس ئێواران لێرە ئیفتارەکات و بەربانگ کاتەوە لەم مەقامە و نانی تیاخورێت. الحەمدوللا هەتا ئێستاش بەردەوامە بەڵام تەبان ئەو زمانی ئەو جیاوازتر بووە لەگەڵ ئەم زەمانە. ئێستا با بڵێن ڕێکخراوەکەیە بە ناو یەکێتی نابینایان با بڵێن ئەو ڕێکخراوەیان بۆ دروستکراوە زیاتر ینی کەمترە با بڵێن لە جاران کە خەڵگیە بەڵام الحەمدوللا ئێستا شەر بەردەوامە و مەدرسە و مامۆسامان هەیە ئەوە یەکێک لە مامۆستا نابینەکان کە لێرە قورئان خوێنە مامۆستا مەلا عومەرە ینی مامۆسای کەمانیە مامۆستا مەلا عەبدوڵڵایە الحەمدوللا ڕۆژانە ینی مامۆسانە هەر لێرە بەردەوامن و خەڵکیشیە بۆ لایەن بۆ ئەوەی کە دەرس بە خەڵک بڵێن شەر نییە ئێستا نابینە جارێ چاوساغێ لایەن دەرس دەخوێنێ دەرسی قورئان و حیفزی قورئان. لە سەردەمی کاک ئەحمەدی شێخدا پیاوێک بە ناوی دەروێش عەلی لە شاری کۆیا لە لای مەلا مستەفای عاسی کار دەکات لە مزگەوتدا. ڕۆژانی هەینی بە مەبەستی نوێژی هەینی و گوێگرتن لە ئامۆژگاریەکانی کاک ئەحمەد سەردانی شاری سلێمانی دەکات. بەڵام کاتێک دەگەڕێتەوە بۆ کۆیە مەلا مستەفا سەر دەکاتە سەری و گاڵتەی پێ دەکات. دەروێش عەلیش لەو حاڵە بێزار دەبێت و لای کاک ئەحمەدی شێخ باسی بابەتەکە دەکات. بۆیە کاک ئەحمەد نامەیەکی پێدەدات و دەڵێت بیدات بەدەست مەلا مستەفا. کاتێک دەگەڕێتەوە کۆیە نامەکە دەدات بە مەلا مستەفا و دەڵێت ئەو نامەیەت لەلایەن کاک ئەحمەدەوە بۆ هاتووە. کاتێک مەلا مستەفا نامەکە دەخوێنێتەوە و تیایدا نووسراوە عاسی سەلامت لێ دەکەم، عاسی مامۆستای منی، عاسی خۆشەویستی منی، من و عەلی دەروێشی تۆین. ئیتر مەلا مستەفا شەرمدای دەگرێت و ئارەقێکی زۆر دەکاتەوە و داوا لە دەروێش عەلی دەکات پێکەوە سەردانی کاک ئەحمەد بکەن لە سلێمانی. دوای سەردانەکەشیان بۆ سلێمانی مەلا مستەفا گۆڕانکاریەکی زۆری بەسەردا دێت و دەست بەرداری گاڵتەکردن دەبێت بە حاجی کاک ئەحمەدی شێخ. زۆرم پێ خۆشە هەر لە زۆوانێ لە گەنجێتیمەوانێ من هاتوو چۆی ئێرەم کردووە هەر لە گەنجێتیمەوە یعنی ئەگەر خەمێکیشی هەبێ خەمەکە و لە دڵ دەرەچێ ئەیتر ڕجای لێ ئەەکەین
ئەو لەبەر ئەوەی پیاوچاکە داوای لێ ئەەکەین شفاعەتمان بۆ بکە لە لای ئەڵڵا. زۆرمان پێخۆشە، زۆر مرتاحە بم کە ئێمە ئێرەوە هەر لە گەنجێتیمەوە زوو هەر سەردانی ئێرەم کردو، زۆر مرتاحە بم پێی. ئەیتە خەمێکە هەبێ مشکلەیەکە هەبێ وەرە لێرە بۆ خۆ دانیشت قورعان بخوێنە زکر بکە، خەمەکە لە دڵا نامێنێ. کاک ئەحمەد لە سەردەمی شاعیری گەورەی کورد مەولەویدا ژیاوە و لەگەڵ ئەو شاعیرەدا پەیوەندێکی پتەوی هەبووە، هەروەها بەهۆی خزمەتەکانی بە بواری ئاین و خەڵکی سلێمانی و کورد لەلایەن زانایان و تەواوی خەڵکەوە جێگەی ڕێزێکی زۆر بوو و موریدێکی زۆری هەبووە. دەیان مامۆسای ئاینی لەسەر دەستی ئەو پێگەیشتون، هەر بۆیە ناوی کاک ئەحمەد بووەتە جێگەی شانازی بۆ گەلی کورد و لە چەندین کتێب و هۆنرا و نووسیندا باس لە گەورەی ئەو زاتە کراوە و ڕێزی لێنراوە. کارگەیشتوەتە ئەو ئاستەی شاعیرێکی گەورەی وەکو شێخ ڕەزای تاڵەبانی هۆنراوەیەکی ستایشی بەسەر کاک ئەحمەد داوتووە و تێیدا هاتووە: مەربوطە حەیاتم بە سولەیمانی و خاکی، خۆزگەم بە سەگی قاپیەکەی ئەحمەدی کاکی. ئەو قودوەی ساداتە کە سوکانی سەماوات، شەڕیانە لەسەر سەزدە لەسەر مەرقەدی پاکی. دەرحەق بە حەفیدانی ئەدەب لازمە زینهار، قوربانی حەفیدانی دەبم بابی و داکی. فلك دورك رجرناكي ترواني سمعي وطنا كنتي باكي وشوال الشعزادي ودفعي لكي مربوط حياة بسليماني وخاكي خذ جنب صديقة بيكي أحمي كاكي خطبتي وهاي باعث تسجيل وتسلى ضام التي كنت غوتي زمانا ده محلة سوازل وقتك نوري تجلى او مرقى ولا يوفو عرش معلى محفوظ بزواري ملكة دوري شباشي. دەگێڕنەوە کۆمەڵە کەسێک بە هەڵەداون خۆیان دەگەین لە لای کاک ئەحمەدی شێخ و دەڵێن یا شێخ فریاکەوە. کۆمەڵە قەشەیەکی مەسیحی هاتوون خەریکە خەڵکی شارەکەمان دەکەنە گاور. ئەو سەرەتا پیان دەڵێت کە کورد دەست لە ئیسلام بەرنادات و ترسیان نەبێت، بەڵام پاش داوای زۆری میوانەکانی کاک ئەحمەد لەگەڵیان دەڕوات بۆ شارەکەیان و لەوێ دەبینێت چەند کەسێک بە جلی قەشەوە خەریکی باسکردنی دینی مەسیحین بۆ خەڵکێکی زۆر و خەڵکەکەش بەوردی گوێیان لێ دەگرن. پاش تەواوبوونی قسەی قەشەکان کەسێک هەڵدەستێتەوە و بە دەنگی بەرز دەڵێت سەییدی عالەم محەممەد سەڵەوات. خەڵکەکەش بە دەنگی بەرز سەڵەواتێک دەنێرن بۆ پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد درودی خوای لەسەر بێت. کاک ئەحمەدی شێخیش دەڵێت من پێم گوتن ترسی ناوێت و کورد دەست لە ئیسلام هەڵناگرێت. کاک ئەحمەدی شێخ ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە دروستکردنی پێکەوە ژیانی ئاینی و کۆمەڵایەتی وەک لە سەرچاوە مێژوویەکاندا هاتووە. جارێکیان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری سلێمانی هاتن بۆ لای کاک ئەحمەدی شێخ و گوتیان یا شێخ مسڵمانان لە ناو بازاڕدا بە ئێمەی مەسیحی دەڵێن گاور، بەڵکو لە وعزەکانتدا هەندێک ئامۆژگاریان بکەیت. شێخ چەند جار وعزیان بۆ دەدات، سیر دەکات کاریگەری کەمە، بۆیە کە کوڕێکی هەیە بە ناوی شێخ محەممەدی بچووک کە ئێستا بە شێخە بچکۆلە بە ناوبانکە. کاک ئەحمەدی شێخ دێت بۆ ئەو کوڕی کچێکی مەسیحی دەخوازێت. ئەو جا بەو خەڵکە دەڵێت خەڵکینە ئەوە من ئەو کچە مەسیحیم خواستووە بۆ ئەم کوڕی خۆم کە ئێوە پیان دەڵێن گاور. ئیتر ئەگەر قسەی خراپ بەوان بڵێن وەک ئەوە وایە بە ئێمەتان وتبێ. کاتێک کوڕەکەی کاک ئەحمەدی شێخ لەم هاوسەرە مەسیحی کوڕێکی دەبێت دەیەوێت ناوی بنێت محەممەد، بەڵام کاک ئەحمەدی شێخ دەڵێت ئەو هاوسەرەشت بەشی هەیە لە مناڵەدا، بۆیە دەبێت ناوێکی لێ بنیت کە بۆ هەردووکتان ئاسایی بێت. ئەو کات ناوی دەنێن ئیسا. بەشێوە قەرەباڵغی لەسەر مزگەوتی گەورە ئەم مەزارە پیرۆزەیە مەزاری کاک ئەحمەدی شێخ کە باسمان کرد. حاجی کاک ئەحمەدی شێخ چەند کەسێکی زانایەکی گەورە بووە و لە خواترس بووە و بە خزمەت بووە بۆ خەڵکی بەگشتی
هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی ژینەوە خزمەتی خەڵکی کردووە و ئەو پڕۆژە خێریانی کە بینیمان مەدرسە خوێندنگە ئەو چێشخانەیە مەدرسەی خوێندنگەی نابیناکان و چەندین پرۆژەی خێری تر کە حاجی کاک ئەحمەدی شێخ دای مەزراندوە و تاکو ئێستا بەردەوامە و ئەو ئەجر و خێرە و ئەو پاداشتە لەلایەن خواوە کە تا ئێستاش یەکێک لێرە نان خوا خێرەکەی هەریە بۆ حاجی کاک ئەحمەدی شێخ چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کەسێک کە شتێکی خێر کارێکی خێر بکات و مسلمانان چاوی لێ بکەن و خەڵکی چاوی لێ بکات هەتا قیامەت لەو خێرەیە چەند کەس بەشدارە چەند کەس ئەو لەو ئیسفادە لەوەکە ئەو خێرە چەندە بەردەوام بێ بۆ ئەو کەسەش ئەنووسرێ بە بەردەوامی بۆی ئەچێ خێرەکە پاداشتەکە کە پێڵەن سەدەقەی جاریە کە دای مەزراندوە ئەو پرۆژە خێریە کاک ئەحمەدی شێخ ئەمە مەزارەکەیەتی کە لە خوارەوە بم باسکردنەوە بەشەکانتان بینیوە ئیشە خێریەکان بەشێکیتان بینیوە ئەو ئەحمەدیە کە بۆ ئەو نووسراوە شێخ مارفی نۆدێ بۆ کاک ئەحمەدی شێخی نووسیوە بۆ ئەوی لە سەردەمێک کە مناڵ بۆ لە تەمەنی ئێوە بۆ فێری عەرەبی بێوەکو بۆم باسکردن ئەم شوێنە ئەم پارچە ئەرزە ئێستاش بە ناوی حاجی کاک ئەحمەدی شێخەوەیە لە تاپ و ئامار و ئەوە لەبەر ئەوەی ئەو لە ئەرزی مزگەوت دانانیشتوە حاجی کاک ئەحمەدی شێخ ئەم پارچە ئەرزەی کڕیوەتەوە لەسەر مەسرەفی خۆی لێرەیە وانی بە فەقێ و فێرخوازەکان و خوێندکارەکانی وتوێتەوە و لەسەر وەسێتی خۆی لەبەرەوەی عیبادەتی زۆر لێرەیە کردووە خواپەرستی زۆر لێرەیە کردووە و لێرە خزمەتی زۆری کردووە لە ڕوویوانەوتنەوە بۆسێتی کردووە کە لەم پارچە ئەرزەیە لەم شوێنەیە بنێژرێ ئەمە ژووری تایبەتی حاجی کاک ئەحمەدی شێخ بۆ لە سەردەمی ژیانیە و لە دوای وفاتیشی ئارامگای پیرۆزیەتی و لە تەنیشتیەوە گۆڕی مەلیکی کوردستان شێخ مەحموودی حەفید کە باسمان کرد یەکێکە لە نەوەکانی ئەو کوڕەزای حاجی کاک ئەحمەدی شێخە لە تەنیشتیەوە نێژراوە مەلیک مەحموود شێخ مەحموودی حەفید یەکەم مەلیکی کوردستانە کە لە بیستەکانی سەدەی ڕابردووە کراوە بە مەلیکی کوردستان و لەگەڵ داگیرکەری ئەو سەردەمەی کوردستانە جەنگیوە و کوردایەتیەکی پاک و بێگەردی کردووە و خەباتی کردووە لە پێناوی میلەتەکەیە و نەتەوەکەیە ئەمە مەزاری حاجی کاک ئەحمەدی شێخە ئێمە لە شەریعەتی پاکی پیرۆزی ئیسلامە سەردانی قەبر سەردانی گۆڕ چ کەس و کاری خۆ بێ چ پیا و چاکان بێ چ پێغەمبەران بێ وەکو بیستن و ئەبینن لە تەلەڤیزۆناکە خەڵک ئەچێ بۆ مەدینە بۆ مەکە لە مەدینە گۆڕی پیرۆزی پێغەمبەری لێ صلی الله عليه وسلم و مسلمانان ئەچن سەلامەکەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی حەجا و لە کاتی عومرەکانیانە و دوای ئەوە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە پێناوی ئەم دینەیە ئەوانیش خەباتیان کردووە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەرکەوتنی ئەم ئیسلامە هەموو ژیانیان بەخت کرد لە دوای ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکە چێ سەلام لەوانەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هاوڵانی کە لە پێش خۆیان وفاتیان کردبوو ئەچوو سەلامی لێکردن و دوعای خێری بۆ کردن و پێ فەرمون ئێوە لە پێش ئێمە ڕۆشتون ئێمەش بە دوای ئێوەیەن وەکو لە دەرەوە حەدیسەکەمان نووسیوە ئادابی زیارەتی گۆڕستان ئێمەش سەلامەکەین لە حاجی کاک ئەحمەدی شێخ و سەلامەکەین لە ڕۆحی مەلیکی کوردستان و شێخ لەتیفی حەفید کە کوڕی مەلیکی کوردستانە لێرەیە ئەسپەردەی خاکراوە و ئاڵین خوایە لەو پایان بەرز کردەوە لە خزمەت خۆتە و لەبەر خاتری ئەو خواپەرستی کە ئەوان کردویانە و ئەو هەموو خزمەتی ئەوان کردویانە بە خەڵکی خوایە ڕەحم بە ئێمەش بکە ئێمەش لە خزمەت ئەم پیا و چاکانەیە کۆ بکەرەوە لە قیامەتە و حەشرمانکە ئێمە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئێوە کێتان خۆش بوێ لەگەڵ ئەوەیە حەشرەکرێن ئێمە حاجی کاک ئەحمەدی خۆش شێخمان خۆشەوێ پێغەمبەرمان خۆشەوێ صلی الله عليه وسلم پیا و چاکانی ئومەتی پێغەمبەرمان خۆشەوێ بە ئومێدی ئەوەی بە هیوای ئەوەی کە لە قیامەتە خوا لە خزمەت ئەم پیا و چاکانەیە کۆمان کاتەوە. کاک ئەحمەدی شێخ تا کۆتایی ژیانی بەردەوام بۆ لە خزمەتکردن و پەروەردەی ئاینی و ئامۆژگاریکردنی خەڵک هەتا سەرنجام ڕۆژی دووشەمەی مانگی محەڕەمی ساڵی 1305 کۆچی بەرامبەر بە 1887 زاینی لە گەڕێکی شێخانی سلێمانی لە تەمەنی 95 ساڵیدا کۆچی دوایی کردووە و لە مزگەوتی گەورەی سلێمانی بە خاک سپێردراوە. مەزارەکەی بووەتە شوێنێکی ئاینی و ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە خەڵک سەردانی دەکەن بۆ نزا و پاڕانەوە لە خوای گەورە. وەک کاک ئەحمەدی شێخ فەرموویەتی ئێمە ناتوانین دەست لە ئیسلام هەڵگرین بەڵام دەتوانین ئەو مەدێل و تێگەیشتنە لە ئیسلام هەڵبژێرین کە سازگارترینە لەگەڵ ڕۆحی ئەم سەردەمە. دووبارە ڕێژکەی کاک ئەحمەدی شێخ و ڕێبازی سۆفیگەری بایەخ پەیدا دەکاتەوە. سۆفیگەری بە پێچەوانەی هەموو تەوژمە ئاینیەکانی دیکەی کوردستان ڕێبازێکی خۆماڵیە و بەشێکی زۆری ڕابەرانی لە کوردستان گەورە بوون. تەنانەت لەم بوارەدا کورد پێشەنگی دنیایە و مسلمانانی وڵاتانی دیکە شوێنکەوتووی شێخەکانی کوردن. چەق و سەنتەری تەریقەتی نەقشبەندی و قادری کە دوو لە گرنگترین قوتابخانەکانی سۆفیگەرین لە کوردستاندایە.
طربا يزرزا شاطر تاكي مربوط حياته فسليمان يخاكي وسكن بسجي قافيك أحمدك على أشرف المخلوقات سيدنا محمد وآله وصحبه صلوات.